بەردەوامە بینەچینە تەوەری دووەمی بەرنامەکەمان لە هەرێمی کوردستان کە ناوچەیەکی جوگرافی هەتا بڵێ دڵڕفێن و جوانی هەیە لە ڕووی کەش و هەواوە ئەوەی کە ئێسای بینیوەتە یعنی هەر چوار وەرزەکەمان هەیە هاوین بەهار پای زستان لەم لاوە ئەگەر بچیتە دەرەوەی شار جەنگەڵ و غابات و دارستانی جوان و هەڵکەوتەیەکی جوانمان هەیە بەڵام شتێک کە بوونی نییە ئەویژەوەیە پارکی نیشتیمانی یاخود ناشناڵ پارکە کە ئەمە یەکێکە لە گرنگترین پارکە نیشتیمانیەکان کە لە تەواوی جیهانە ئێستا گرنگێکی زۆری پێدرێ هەم بۆ پاراستنی ژینگە هەم بۆ پاراستنی ئەو دار و درەختانی کە هەیە و ئەو ئاژەڵانەشی کە لەنا ئەو دارستانانەیە پاراستنی کەلتوریش بەڵام جا ئەمڕۆ ئێمە بە گرنگمان زانی کە لەسەر ئەم بابەتە قسە بکەین بزانین بۆ نیمانە و ئەگەر هەبێت لەکوێیە ستانداردەکانی چین چۆن ئەتوانین ناشناڵ پارکمانە بێ یاخود پارکی نیشتیمانیمان هەبێ بۆ قسە و باسی لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامان عەبدوڕەحمان بڕیاردەری لیژنەی باڵای جیۆپارکی نیشتیمانی شارباژەڕمان کردوکان بانێ بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سوپاس. دکتۆر با بەوە دەست پێ بکەین یعنی جیۆپارک یعنی چی معنایەکە بگەین؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندە و میهرەبان و زۆر سوپاس بۆ میوانداریەکەتان بەدڵنیاییەوە هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا لە سەرەتا جیۆپارک یعنی پارکێکی جیۆلۆجی یعنی پارکێکەوە دەکرێت بۆ پارێزگاریکردن لەو ناوچە جیۆلۆجیانەی کەوا گرنگن هەموو ناوچەیەکی جغرافی دیاریکرا و هەندێک ناوچەی تێدایە بەڕاستی زۆر گرنگە هەم لە ڕووی جغرافیەوە زۆر گرنگە هەم لە ڕووی جیۆلۆجیەوە زۆر گرنگە هەم لە ڕووی جۆراوجۆری زیندەوەریەوە زۆر گرنگە هەم لە ڕووی تۆپۆگرافیاوە زۆر مهمە هەم لە ڕووی زۆر بابەتی جغرافی ژینگەییەوە ڕۆڵی گرنگیان هەیە و هەروەها دەوری کاریگەر دەبینن لەو بابەتانەی کە پەیوەستە بە ژینگە و سروشت و هەتاوەکو دوای بەدڵنیاییشەوە جیۆپارکیش بە هەمان شێوەیە بەس من پێشەوەی باسی جیۆپارک بۆ بکەم پێم خۆشە باسی ئەوەت بۆ بکەم کە جەنابەت باسی ناشناڵ پارک کرد یاخود باسی ناوچەی پارێزراوە کرد یعنی ئەم بابەتانە هەر هەمویان دەکەونە ژێر سەقفێکەوە پێی دەوترێت پرۆتێکتد ئێریا یاخود ناوچەی پارێزراو ناوچەی پارێزراو بۆ چی دەکرێت و لەسەر چه ئەساس و چه بنەمایەک دەکرێت ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە و ئایا ئێمە لە کوردستان لە جیهان چۆنە لە کوردستان چۆنە لە ناوچەکە چۆنە ئێستا هەمووی دووە باس دەکەم ئەوەی کە زۆر گرنگە کە تۆ دەڵی ناوچەی پارێزراو ناوچەیە کە دەیکەی بە ناوچەی پارێزراو بۆ ئەوەیە کە ژینگە و سروشتەکەی بپارێزی بۆ ئەوەیە کە جیۆلۆجی بپارێزی بۆ ئەوەیە کەوا جۆراوجۆری زیندەوەری بپارێزی بۆ ئەوەیە کەوا جۆرە دەگمەن و گرنگەکانی باڵندە و ئاژەڵ و ڕووەک و هەتاوەکو دوایی بپارێزی بەدڵنیاییەوە جیۆپارکیش بەشێکە لەم کۆی ئەم بابەتانە جیۆپارک بۆ دەکرێت ئەگەر لە ناوچەیەکی جغرافی دیاریکراوە کۆمەڵێک ناوچەی جیۆلۆجی گرنگت هەبێ پێویست دەکا هەنگاو بنەی بۆی بپارێزرێ و لە ناو نەچێ یەکێک لە هۆکارەکانی دروستکردنی پرۆتێکتد ئێریا یاخود نەشنەڵ پارک یاخود جیۆپارک ئەوەیە کە تۆ سەرڕای ئەوەی کەوا ناوچەکە دەپارێزی وەکو جیۆلۆجی ئێریاکە ناوچەکە دەپارێزی لە هەمان کاتیشە دەی کەلتور و کەڵچەری ئەو ناوچەیە دەپارێزی ئەو لە مێژووی یاخود با بڵێن ئەو ناوچەیە لە ڕابردووە چی تێدا بووە و ئێستا چۆنە و چی پێویست دەکرێت بکرێ هەتاوەکو دوای دێمە سەر ئەوەی ئایا لە جیهانە با بڵێن پۆلێنکردنی پرۆتێکتد ئێریا و ناشناڵ پارک و جیۆپارک چۆنە ئێمە لە دنیا نزیکەی 300,000 پرۆتێکتد ئێریامە ناوچەی پارێزراو ناوچەی پارێزراو ینی لە شارێکی ئەوروپا لە شارێک بۆ شارێکی تر کاڕووی بە ئۆتۆمبیل لاچە بڵێن دە تابلۆ بینی کە نووسراوە ناشناڵ پارک زۆر ڕاستە و ئەمە بۆ بە دارستانێکی گەورە و بە غاباتێکی گەورە یعنی بۆ تا ئێستا لە کوردستان ئەم شتە نەکراوە کە ئەو سروشتە جوانەمانە هەر ئێستا کە لێرەوە سێری ئەو شاخاکە لە خۆتۆ دڵتەکرێت ئەجەبا من داتاکان بە جەنابەت بڵێم و دواتر باسی وەزعی کوردستانی شەکەین هەتاوەکو ئێستا نزیکەی 300,000 ناوچەی پارێزراو هەیە 6,400 ناوچەیان نەشنەڵ پارکن تاوەکو ئێستا و تقریباً 200
20 بۆ 250 جیۆپارکە باقی ناوچەکانی تر پێیان دەوترێت ناوچەی پارێزراو هەندێک ناوچەمان هەیە کە کراوە بە ناوچەی پارێزراو تەنها بۆ ئەوەیە کە جۆرێک ڕووەکی دەگمەنی تایە بۆی بپارێزرێ لەسەر گۆی زەوی و لە هەمان کاتیشە ئەگەر بێت تەماشای ڕێژەکان بکەیت لە دنیا لە ناوچە وشکانیەکانە لە 170 کۆی ناوچەکان پارێزراوە و لە ناوچەی دەریا و زەریاکانە لە 114 تقریبان پارێزراوە بەڵام بەداخەوە ئەگەر بڕۆیتە سەر ئیندێکسی یونسکۆ یاخود نەتەوە یەکگرتوەکان تەماشای ئەوە بکەیت کە پێگە و جێگە و ڕۆڵی وڵاتەکان لە دروستکردنی ناوچەی پارێزراوی یاخود نەشناڵ پارک یاخود ئەوە بەداخەوە عێراق لە ڕیزبەندی کۆتا ناوەکانایە یعنی ئەوەندەی تاوەکو ئێستا تەسجیل کراوە لە عێراقا 2 نەشناڵ پارک هەیە کە لەوە ئەچەیەکێکیان نەشناڵ پارکی هەڵگورد سەکران بێ و ئەوی تریژیان لە باشوور ئەوی تریان لە باشوورە لە باشووری عێراقە بەڵام ئەگەر تەماشا بکە ئیستا بۆ نمونە ئێمە بڕیار درراوە کە قەرەداغ بکرێ بە ناوچەیەکی پارێزراو شار باژێر ئێستا ئێمە دەستمان پێکردو دواتر دێمە سەر وردەکاری شار باژێر بەڵام بەداخەوە ئەم بابەتانە هەنگاوی بۆ نەنراوە تیمی بۆ دروست نەکراوە ئەو با بڵێن بابەتە زانستیانەی کە دەبێت لەو ناوچانە دکتۆر لەسەر چ بنەمایەک ئەو ناوچەی هەڵەبژێت لەسەر زۆر بنەما کۆمەڵێک کرایتیریا هەیە کۆمەڵێک خاڵبەندی هەیە ئەو خاڵانە دەبێت بەڕاستی لەو ناوچە جغرافیا هەبێ بۆ نمونە ناوچەیەک بێ دەوڵەمەند بێ لە ڕووی جۆرا و جۆری زیندەوەریەوە ناوچەیەک بێ جۆری دەگمەنی تیابێ ناوچەیەک بێ لە ژێر هەڕەشەی لە ناوچوو نابێ ناوچەیەک بێ تۆپۆگرافیایەکی تایبەتی هەبێ لە ڕووی جغرافیەوە گرنگ بێت تاوەکو دوای ئەمە ماوەی چنێکی پێویستە بۆ بابەت ئێمە نەتەوە یەکگرتووەکان یونسکۆ 100 پرسیارت بۆ دەنێرێ کە تۆ دەتەوێت ناوچەیەک بکەین بە ناوچەی پارێزراو دەبێت جوابی ئەو 100 پرسیارە بدەیتەوە ئەو جا دەکەویتە سەر ئەوەی کەوە دەستکەی بە گفتوگۆکردن بۆ ئەوەی کە ناوچەکەت قبول بکرێ خود ناوچەکەت قبول نەکرێ ئەمە لە ڕووە نێودەوڵەتیەکەوە کە ئێمە بەداخەوە هەتاوەکو ئێستا بۆ هیچ ناوچەیەکی کوردستان ئەمەمان نەکردووە یا بۆ هیچ ناوچەیەکی عێراق ئەمە نەکراوە ئێستا خۆشبەختانە جیۆپارکی شارباژێر کە ئێمە لە هەنگاوە سەرەتاییەکانی بەڕاستی پرۆژەکانی ینی بۆی بەرچاومان ڕوون بێ هەنگاوە سەرەتاییەکانە پەیوەندیمان بە یونسکۆ کردووە یونسکۆ لەسەر خەتە وەفدی تایبەتیان هاتوۆتە ناوچەکەیان دیوە زۆریان بەدڵە ئەو ڕۆژە هاتبوونە ئێرە بەڕاستی حەزیان نەدەکرد بڕۆنەوە ئەوەندە ناوچەکەیان بەدڵە و سەر ڕای ئەوەیش لەگەڵ ئەوە کە ناوچەکەیان بەدڵ بوو ئەو تیمە جوانیان بینی کە سەرپەرشتی پرۆسێسی دروستکردنی جیۆپارکی شارباژێڕەکە زۆریان پێخۆش بوو کە داتاکانیان بینی کە معلوماتەکانیان بینی کە هەماهەنگەکانیان بینی و هەتاوەکو دوایی ئەو کەسانی کە ئەتوانین ئەو لێکۆڵینانەوە بکەن لەسەر ئەو بابەتی کە ئەو شوێنە گونجاوە یاخود نابێ اختصاسیان ئەبێ لە اختصاسە جیاوازەکانی پێویستە ئەگەر بۆ جیۆپارک بێ پێویست بەوەی خەڵکت لەگەڵا بێ شارەزای جیۆلۆجی بێ ئەبێ خەڵکت لەگەڵا بێ شارەزای کۆی بابەتە ژینگەیەکان بێ ئەبێ خەڵکت لەگەڵ بێ شارەزای ڕووەکناسی بێ زیندەوەرناسی بێ کەشناسی بێ هەتاوەکو دوای و لە هەمان کاتیشە دەبێ خەڵکی شارەزات لەگەڵ بێ شارەزا بن لە بابەتی کەلتور و کەڵچەری ناوچەکە چونکم لەبیرت نەچێ یەکێک لە گرنگترین بابەتەکان یاخود یەکێک لە گرنگترین ڕۆڵەکان کە جیۆپارک و نەشنەڵ پارک و پرۆتێکتە ئێریا دەیبینێ ئەوەیە کە تۆ ناوچەکە و بە سروشتی خۆی بێڵیتەوە لە ڕووی سروشتیشەوە لە هەمان کاتیشان لە ڕووی دابوونەریتی کۆمەڵایەتی لە ناوچەکەدا لە ڕووی جغرافیای کشت و کاڵی ناوچەکە و لە ڕووی ئێمە پێی دەڵێن heritage significance یعنی ئەو کەلتورە کۆن و ئەو بابەتە مێژوویانەی کە لە ناوچەکەدا هەبووە چۆن بیپارێزی چونکەم ئێمە زاگرۆسیەکان ئەگەر بگەڕێیتەوە بەو مێژووی زاگرۆسیەکان لە 10,000 ساڵی ڕابردووە دەوڵەمەندترین کەلتورمان هەیە دەوڵەمەندترین ناوچەی جوغرافیمان هەیە باشترین خەڵکە زانستیەکانمان هەبووە لە ڕابردووە خەڵکانێکی زۆر تایبەتمان هەبووە 1000 ساڵ پێش ئێستا 2000 ساڵ پێش ئێستا کاریان لەسەر ئەم بابەتانە کردووە بەڕاستی دکتۆر 2500 مترەوە باڵێ لە عێراقا بەپێی ئاخرین راپۆرتی وەزارەتی کشتتوکاڵی عێراق باز لەواکە کە 96 ملیۆن دۆنم زەوی مەترسی بە بیابانبوونی هەیە زۆر ڕاستە
ئەم پارکانە یاخود پاراستنی ئەم ناوچانە ئەم ناوچەی ئێریانە ئەم ناشناڵ پارکانە ئەم مەترسیانە دوورە خاتەوە لەسەر هەرێمی کوردستان عێراق خەریکە لە دەستە ینی لەم لایەن نەک عێراق لە دەست دەچێت ئەگەر ئێمە فریای زاگرۆس و ڕۆژئاوای زاگرۆس و باشووری کوردستانیش نەکەوین ئەویش لە دەست دەچێت بە دڵنیاییەوە لە ئایندەیەکی زۆر نزیکە چونکەم ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژووی 100 ساڵ پێش ئێستا و لەگەڵ ئێستا بەراوردێکی بکەی گۆڕانکاریەکان زۆر بە ئاسانی دەبینی ئەگەر سەیری دابەشبوونی جوغرافیایی ڕووەکی و هەروەها دابەشبوونی جوغرافیایی زیندەوەرزانی عێراق بکەی کاتی خۆی کە فلۆرای عێراق نووسراوەتەوە کە فەونای عێراق نووسراوەتەوە ناوچە جوغرافیەکانیان دیاری کردووە بۆ نمونە لە ڕابردووە هەتا خوار بەغدا و هەتا بەرەو منتیقەی ناسریە و ڕۆژئاوای عێراق و باشووری عێراق ئەمە ناوچەی بیابان بووە هەر لە مێژوو ئەم ناوچانە ناوچەیەکی بیابان یعنی چەندین هزار ساڵە ناوچەی بیابان بۆ بەڵام بەداخەوە ئێستا بیابانەکان بەغدایان تێپەڕاندووە بەرەو سەرەوە هەنگاو دەنێن و بەرەو سەرەوە هەڵدەکشێن و گەرمیان جاران پێیان دەوت دوو ناوچەی هەبوو جۆرێکیان پێی دەوترا گەرمیانی وشک و گەرمیانی تەڕ کە ئێستا بەداخەوە خەریکە گەرمیانی تەڕ نامێنێ هەر هەمووی دەبێت بە ناوچەی گەرمیانی وشکە بۆ لەبەرەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا زاڵبوونی بە بیابان بوون و کشانی ناوچەی بیابانەکان و فراوانبوونی ناوچەکە زۆر بە ئاسانی دەتوانن پەلاماری ناوچەی زاگرۆسی ئێمە بدەن و لە بیری شت نەچێ هەر بە سروشت خۆی بەشی خوارەوەی زاگرۆس بیابانە بەشی خوارەوەی زاگرۆس لەگەڵ بیابانە دەست و پەنجەی نەرم کردووە یعنی بە ئاسانی بیابانەکان دەتوانێت هەڵ بکشێ و بێ بۆ ناوچەکانی ئێمەش لەبەرەوە ینی وەکو ئەوی جەنابەت ئاماژەت پێدا دروستکردنی ناشناڵ پارک دروستکردنی ناوچەی پارێزراو زیادکردنی ڕێژەی سەوزایی ناشتنی دار و درەختەکان زیاد بکرێت جۆری درەختەکان دەبێ گۆڕانکاری تێدا بکرێ دەبێ توێژینەوەی ورد لەسەر ئەو ناوچانە بکرێ کە ئێستا خۆشبەختانە خەریکە وردە ئێمە لە مەترسیەکان خەبەرمان دەبێت دکتۆر لە کاتی توێژین و لێکۆڵین و لەسەر شار باژێر کا بکرێ بە ناوچەیەکی لەو جۆرە هیچ گرفتێکتان نەبوو یاخود هیچ پێدا هیچ شتێکی تر پێویستە بکرێ بۆ شار باژێر بۆی بە تەواوی پرۆژەکان بەسەرکەوتوی جێبەجێ بکرێت ئیشەڵا بەسەرکەوتوی جێبەجێ دەکرێت ئەوە با یەکەم جار بە جوابی ئەوەت بەمەوە بەڵام ئێمە من هەست دەکەمەوە بە جەنابەت بڵێ من 27 ساڵە بۆ 28 ساڵە لە بواری ژینگە و سروشت و شاخە ئیش دەکەم من دایم دەڵێم ژیان لە شاخە نەک لە شار بۆ لەبەرەوەی ئەگەر کە دەچیتە شاخ ئەو جا دەزانی ژیان لەکوێیە ئێمە لەم 27 ساڵی ڕابردووە هەم من هەم هاوڕێکانم ینی داتا و زانیاریەکی زۆرمان لەسەر کوردستان بەگشتی و لەسەر عێراق و بە تایبەتی لەسەر ناوچەی شارباژێر کۆ کردوتەوە تۆ لەبیرت نەچێ ئەگەر بگەڕێیتەوە بۆ داتا مێژوویەکان ڕێژەیەکی زۆر کەم لە داتا و زانیاری هەم لەسەر شارباژێر ڕۆ هەم لەسەر بەشێکی زۆری ئەو ناوچە کوردستانیانەی یاخود ئەو ناوچانەی کوردستان کە دەکەونە نزیک با بڵێن حدودی عێراق و ئێرانی ئەو باشوور و باشووری کوردستانی ئێستا لەگەڵ ئێران یاخود لەگەڵ ڕۆژهەڵاتە بە دڵنیاییەوە ناوچە گەلێک بوون کە لە ڕابردووە دراساتی لەسەر نەکراوە بە نمونە بە جەنابەت بڵێم شارباژێر ڕێژێکی زۆر کەم دراسات لەسەر ڕووە کراوە لەوە چێ هەمووی 100 جۆر ڕووەک لە شارباژێر ڕاپۆلێن نەکرابێ بە پێی داتاکان لە شاخی ئەزمەرگۆیژە کە بەشێکە لە پرۆسێسی جیۆپارک حەزەکەمەوە بۆ معلوماتت ئێمە دایم وا دەڵێن لە تونێلەکەی ئەزمەڕەوە هەتاوەکو دەچیتەوە ئاوە کورتێ ئەمە بەشێکە لە جیۆپارکی شارباژێر ئێمە لە ڕابردووە ئەگەر تەماشای داتا مێژوویەکان بکەین ئەزمەرگۆژە 59 جۆر ڕۆکی تاپۆلێن کراوە بە پێی ئەو توێژینەوانەی کە ئێمە لە دامەزراوەی ڕۆکی کوردستان کردومانە ئێستا زۆر ڕێژەی تیا دکتۆر ئێستا ئێمە نزیکەی 700 جۆر ڕووەکمان لە ئەزمەرگۆژە هەیە هەم 700 جۆر ڕووەکمان لە ئەزمەرگۆژە هەیە حەجش دەکەمەوە بە جەنابەت بڵێم کوواڵەتی ڕووەکی لە ئەزمەرگۆژە شان بەشانی هەورامانە کە بەداخەوە ئێستا ئەزمەرگۆژە یعنی
ینی لەژێر هەڕەشەی لە ناوچوونایە ئەزمەڕگۆژە خەریکە نامێنێ کە دەبوو ئەزمەڕگۆژە بکرێ بە ناوچەی پارێزراو وەکو من لە سەرەتا ئاماژەم پێدا ئەگەر لە ناوچەیەکی جوغرافی تەنها یەک جۆر باڵندە یەک جۆر ئاژەڵ یەک جۆر ڕووەکە بێ دەگمەن بێ و تایبەت بێ بەو ناوچەیە دەبێ بپارێزرێ تۆ دەزانی ئێمە لە ئەزمەڕگۆژە حەوت جۆر ڕۆکمان دۆزیۆتەوە تازە بوون بۆ زانست کەوزینیا ئەزمەڕێنسس خەڵکی ئەزمەڕە کە لە هەموو دنیا تەنها لە ئەزمەڕ بوونی هەیە لە هەموو دنیا و نزیکەی دە جۆر ڕۆکمان پۆلێن کردو بەداخەوە نەک خەدری نازانین هەر لی تێناگەن بۆچی ئیشی لەسەر نەکراوە تا ئێستا ئیتر خۆتۆ ئەوە دەبینی من چەندین جار هاوارم کردووە ئەزمەڕگۆژە نابێت دەستکاری بکرێ ئێستا قەتڵ و عامی ئەزمەڕگۆژە دەکرێ ژینگە و سروشتی ئەزمەڕگۆژە تێک دەدرێ نابێ بە هیچ شکلێ بە هیچ شێوازێک دەست ببین بۆ ئەو ناوچانەی کە گرنگن لەسەر بابەتێکی تر دکتۆر فەرم جاران ینی من خۆم بیرمە کە ڕۆشتی بۆ لادەیە ڕۆشتی بۆ شاخ و دەشت و دەر ئاژەڵی چێویتە بینی لەسەر جادەکان کانیاوتە بینی ئاوتە بینی لەسەر شاخەکانەوە هاتە خوارەوە هەر ئەم شار باژەڕی کە جەنابە باسێکی لەواتە بڵم لەسەر ئەو ڕێگایە کە لە قەڵاچوالانەوە دەرەچی دەڕۆی بەرەو ماوەت و تا ئاو کورتێ و تا ئەو دوو ئاو کورتێش کاڕۆیت و نزیکە بیت و لە حدود لەواتە هەزار کانی و هەزار جۆرە ئاژەڵی تێبوو بەڵام ئێستا هیچی نەماوە هیچی ساڵانە یا سووتێ یا گڕەگرێ یا بەهۆی کەم تەرخەمیەوە تووشی ئەم حاڵەتان نابین پرسیارەکەم ئەمەیە ینی ئەمە ئەگەر هەر ئاوا بڕوا نامانمێنێ ئەم شتانەشمان هیچ نامێنێ حەزەکەم یەک شتی بە جەنابەت بڵم گۆڕان ئەمە تەوەرەی سەرەکی گۆڕانکاری کەش و هەوایە گۆڕانکاری کەش و هەوا لەوە چێت لە ساڵێکە 1000 میلیمەتر باران ببارێت لەوە چێ تاوەکو 7 ساڵی تر باران نەبارێ ئەی بۆ ئاژەڵەکە بۆ بەدڵیایەوە ئاژەڵەکانیش خۆ ئێمە خۆمان ئەم ساڵ بینیمان چەندین ئاژاڵ لە تینوانە لە برسانە لە ناوچە شاخاویەکان دەهات نەخوارێ بۆ ئەوەی کەەوە ئاویان دەستکە من ناوچەی ئایریامانە پرۆتێکتد ناوچەی پارێزرا و بەداخەوە ئێمە تەنها قەرەداخمان هەیە وەکو لۆکەڵی هەندێک خەڵک دەی پارێزی ینی بە خۆشحاڵیەوە من پێم خۆشە ناوی بێنم مامۆستا جەلال کە یەکێکە لەو پیاوانەی کە زۆر هەوڵ دەدا بۆ پارێزگاریکردن لە قۆپیەکانی قەرەدا چەندین بەرنامەتان لەگەڵا کردووە و بە خۆشحاڵیشەوە ینی ئەم ناوچەی بارزان کاری لەسەر دەکرێ بۆی بپارێزرێەوە هەتا ئەو دوای خۆزگە هەموو ناوچەکانی تر وایە ئێستا بە دڵنیاییەوە ناوچەی شار باژێر ئێمە هەوڵ دەدەین بە جوانترین شێوە بە پێی یاسانی و دەوڵەتیەکان بە پێی ئەو کرایتیریانەی کەوا یۆنسکۆ دایناوە بە پێی ئەو داتاوزانیاریە وردانەی کە ئێمە لە ڕابردووە کۆمان کردوێتەوە ئەو تیمە زانستیانەی کە ئێستا لە ناوچەکەدان کار دەکەن و داتاکان کۆ دەکەنەوە لە ئایندەیەکی نزیکدا لە چەند ساڵی ئایندەدا بۆ ئەوەی نەڵێم لە بەیانی و دووبیانی لە چەند ساڵی ئایندەدا ئێمە هەوڵ بدەین کە ئەو تابلوانەی کە جەنابەت خەونی پێوە دەبینی لە شارباژێر هەڵبواسرێ و بە دڵنیاییشەوە هەڵدەواسرێ چونکم ئێستا ئێمە هەم ینی حەز دەکەم ئاماژەش بێ خاڵ بدەم زۆر گرنگە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان یعنی بۆ نمونە بەڕێوەبەرایەتی ژینگەی سلێمانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار بەڕێوەبەرایەتی دارستانی کوردستان بەڕێوەبەرایەتی بۆ نمونە هاتوچۆی سلێمانی یعنی ئەمانە کە دەچی پرۆژەکان لەگەڵا باز دەکەی زۆریان پێخۆشە زۆر جێگەی دڵخۆش و ئامادەیشن هەر ئەو دقی کە تۆ قسەیان لەگەڵا دەکەی بێنە دەرەوە لەگەڵت بێن بۆ شاخ و هاوکارت بەڵام یەک شت هەیە لێرە پێویست دەکا حکوومەت پلان و استراتیژی تایبەتی بۆم بابەتانە هەبێ نابێ بیگۆڕێ پێویست ئەم بابەتانە پێویستی بە فەندە پێویستی بە پارێ پێویستی بە دەستگرۆییە پێویستی بەوەیە کە تۆ خەڵکی زانستی دەنێریتە ناوچەکە پێداویستەکانیان بۆ دابین بکەیت لەگەڵیانابی بیان پارێزی ڕێنماییان بکەی هەتاوەکو دوای بەڵام بەداخەوە تێگەیشتن لەم بابەتانە لە هەندێک لایەنەوە تاوەکو ئێستا بە پێی پێویستنی دکتۆر ئەم بابە کورتی وەڵامی مەشمان بیتەوە ئەم گۆڕانی کەشوهاوی کە ئێستا ئەم ساڵ جیاوازە لە 4 ساڵی ڕابردوودا تا چەند لە مەسلحەتی ئەم ناوچە پارێزراوانەیە بەدڵنیاییەوە خۆی گۆڕانکاری کەشوهەوە عادەتەن کە تۆ دەڵێ گۆڕانکاری کەشوهەوە یعنی بەرزبوونەوە و دابەزین ئێمە پێی دەڵێن فلاکچویشن لە هەندێک بابەت ڕوودەدا ئەمە باش نییە ئەنی بۆ نمونە ئەم ساڵ ڕێژەی ئاگرکەوتنەوە نەک هەر تەنها لە باشووری کوردستان لە زۆربەی زۆری ناوچەکان ینی هەندێک داتای BGCI دەڵێ لە ماوەیەکی زۆر
کەم و قیاسیە لە وڵاتێکی وەکو ئوسترالیا 3 ملیار ئاژەڵ و باڵندە لە ناوچەکەدا وەکو ژمارە نەک وەکو جۆر لە ناوچەکەدا لە ناوچوون و ڕۆیشتون و ئێمە ئەم ساڵیش بینیمان لە باشووری کوردستان چەندین کێشەی گەورەی ئاگرکەوتنەوەمان هەبوو هەر نەک دارستانەکان لە ناو دەچوون ئاژەڵەکان لە ناو دەچوون باڵندەکان لە ناو دەچوون بەداخەوە چەندین ئازیزیشمان لە کاتی کوژانەوەی ئاگر و کڵپەی ئاگرەکان شەهیدمان داوە زۆر بە کورتی وەڵامیمەش تا چەند هەلیکارە ڕخسێنێ بۆ دەرچوانی ژینگە و کەلتور و بابەتانەی دیکەدا بەدڵنیاییەوە هەلێکی کاری زۆر باش دەڕەخسێنێ و لە هەمان کاتیشا هەر ئێمە دەستمان کردووە بەوەی کە ئێستا هەلی کار بڕەخسێنین ئێمە لە ڕابردوویەکی نزیکدا دەورەیەکی زۆر تایبەتمان کردەوە بۆ 50 کوڕووکچی گەنجی ناوچەی شارباژێر بۆ ماوەی هەفتەیەکە بە بەردەوامی داهاو زانیاریەکانمان پێدەوتن بۆ ئەوەی کەوە ئەمانە ببن بە سەرچاوەیە کە لە ئایندەدا بتوانن پرۆژەکە ئیدارە بدەن و پرۆژەکە بەڕێوە بەرن و کاری زانستی و کاری پارێزگاریکردن لە ناوچەکە و پرۆفیسۆر دکتۆر سامان عەبدوڕەحمان بڕیاردەری لیژنەی باڵای جیۆپارکی نیشتیمانی شارباژێر زۆر بەخێر ماندوو ماکردی دەستخۆش.